20 ڕۆژ بەسەر ئاگرکەوتنەوە لە باڵەخانەکەی سۆران تێپەڕ دەبێتن تاوەکو ئێستا لێژنەی لێکۆڵینەوە دەرەنجامەکانی ڕانەگەیاندن کە هۆکاری ڕووداوەکە چی بووە لەم باڵەخانەیە کە کەوتۆتەوە تاوەکو ئێستاش کە سوکاری ئەم قوربانیانە لە چاوەڕوانی ئەوەدان کە لێژنەی لێکۆڵینەوە لە ئیدارەی سربەخۆی سۆران دەرەنجامەکان ڕابگەێنێتن. من یەکێک لە کە سوکاری قوربانیەکانم لەگەڵا مامۆستا عەبدوڕەحیم ئەگەر بیتێرە سڵاوت لێ بێتن. ئێوە وەکو کە سوکاری قوربانیەکان تاوەکو ئێستا ئیستان پێڕاگەیەنراوە دەرەنجامی لێکۆڵینەوەی ئاگرکەوتنەوە لەم باڵەخانەیە. بەڵێ بەداخەوە ئەوڕۆ 20 ڕۆژ تێپەڕی بەسەر ئەو ڕووداوە ئاگرکەوتنەوەیە تا ئێستا دەرەنجامەکان ڕانەگەیەنراون چاوەڕێین وەکو کە سوکاری و بنەماڵی قوربانیان چاوەڕێم زووتر بگەیشتبان بە دەرەنجامەکان لەلایەن ئەو لیژنەیەکەوە پەیوەندیدارە بە لێکۆڵنەوە لەو ئاگرکەوتنەوە دەرەنجامەکان ڕابگەێنرن بەڵام تاوەکو ئێستا دەرەنجامەکان ڕانەگەێنراون. ئێوە وەکو کە سوکاری قوربانیەکان کەم تەرخەمی لە چیدا ئەبینن لەم ئاگرکەوتنەوەیە کە لە باڵەخانەکەدا هەبووە تاوەکو ئێستا کە بەرچاوتان کەوتبێت؟ کەم تەرخەمیەکان بەشێکی ئەگەڕێنەوە لە بۆ خودی باڵەخانەکەی ینی باڵەخانەیەک بەشێکی کارگەیەکی قەنەفە بیت بەشەکەی تری ژووریمانەوەی خەڵکو و دانیشتوان بیت هەروەها کەم تەرخەمی لە شێوازی دروستکردنی باڵەخانەکە لە شێوازی ئەو ڕێگانێکەوە لە حاڵەتی ڕوودانی ئاگردا و ڕێگاکانی ڕزگاربوون کەم تەرخەمی لە زۆر بواردا. ئەو برازای ئێوە کە لێرە بوو ئێمە بینین لە وێنەکان هەیە وێنە هەیە کە لەم پەنجەرانەی سەرەوە سەریان هێناوەتە دەرەوە لایتیان پێەیە ئیشارەتە دەن کە ڕزگار بکرێن. کەم تەرخەمی لە چیدا هەبووە بۆ ڕزگار نەکراون لەو کاتە بۆ لە بەیتون دەرنەچوون یا بۆ لە پەیژەی ڕزگارکردن دەرنەچوون؟ ئەو کاتێک کە ئەو ئاگرە دروست بووە تەبان ئەو برازایم پەیوەندی بە کاکسماعیلی برامەوە کات کاکسماعیل دێت لێرە ینی خەڵکێکی زۆریش لێرە کۆبووتەوە تەمان تا ئەو کاتێک کە ڕۆحی لەبەردا بووە هەر لەو پەنجەرەیە کە لەو باڵەخانەیەدا دیارە ئاماژە ئەدات لە بۆ ڕزگارکردنی بە پەیوەندیش تەبان قسەیان لەگەڵ یەکە بووە ڕێگاکانی پێشانەدا ئەڵێ تەکلیف لێکا بڕۆ سەربانی بەڵام ناتوانن لەبەر دوو کەڵی چڕ و ئاگری گەورە کاتێکیش کە لێرە چاوەڕێ ئەکا وەکو هەر هاوڵاتێکی دیکە کە لێرە وەکو هەر خەڵکێک کە لەو ڕووداوەدا لێرە کۆبووتەوە هیچیان پێ نەکراوە بەڕاستی دەستگاکانی پەیوەندیداریش کە دێن ئەوانیش وەکو پێویست کەلوپەل و پێداویستیان لە بەردەستدا نەبووە ئەوانیش هیچیان پێ ناکرێ بەڕاستی. ئێوە چاوەڕێکتان لە لێژنەی لێکۆڵنەوە لە ئیدارەی سربەخۆی سۆران هەیە؟ وەڵی وەکو چاوەڕوانی کە سوکاری قوربانیان وەکو بنەماڵی قوربانیان چاوەڕێی ئەوە ئەکەین ئەگەرچی ئەوڕۆ نزیکەی 18 ڕۆژ لە بۆ 20 ڕۆژ ئەڕوا بەسەر ئەو ڕووداوە بەڵام تا ئێستا دەرەنجامەکان ڕانەگەیەنراون دەبوو زووتە دەرەنجامەکان ڕابگەیەنرابان کە دەرەنجامەکانیش ڕائگەیەندرێنەوە پێشتر ئەزمموی ئەو ڕووداوانێک کە پێشتر هەبوون ئەزمموی لیژنە و لیژنەکاری خوازیارن ئەم جارە ئینشاڵڵا دەرەنجامەکان بەخواست و ویستی کە سوکاری قوربانیان بێت بەڕاستی ئاوێک بە ئاهوناڵی ئێمەدا بکات. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڕەحیم سادق کە سوکاری یەکێک لە قوربانیەکانی ئاگرکەوتنەوەکەی باڵەخانەی سۆران. بەڵێ دیارە 20 ڕۆژ بەسەر ئەم ڕووداوە تێئەپەڕێتن و کە سوکاری قوربانیان هەمویان لە چاوەڕوانیەوەدان کە لێژنەی لێکۆڵینەوە دەرەنجامێک ڕابگەێنەوە ئەوانەی کە کەم تەرخەم بووینە لە ڕزگارکردنی ئەم هاوڵاتیانە لەلایەن حکوومەتەوە سزا بدرێن. بەڵێ ما تەواوی زانیاریەکان بوون.